بینەرانی عزیز سڵاتان لێ بە بەیانیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە کۆمەڵی بڕگۆ بابەتی نوێهاتینەوە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست هیوادارین تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان بەدڵی هەموو لایەکتا بێت. خۆشەویستان لە بەرنامەی ئەمڕۆماندا گفتوگۆ لەسەر بابەتێک دەکەین، ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر کاری ڕێکخراوەی لە هەرێمی کوردستاندا. بزانین بۆ پێیکە لە ئێستادا ژمارەیەکی بەرچاو لە ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستاندا هەن بزانین ئەم ڕێکخراوانە کار و چالاکیەکانیان چییە، ئامانجیان لە کردنەوەی ئەم ڕێکخراوانە چی دەبێت و لە هەمان کاتدا ئەمڕۆ کە حەڤەی 2020 کاتژمێر 2:30 بۆردێک ڕادەگەێنرێت کە بۆردەکە باز لە بۆردی مافپارێزانی گەنجان دەکات لە هەرێمی کوردستاندا. بزانین ئەم بۆردە بۆچی ڕادەگەێنرێ، ئامانجیان لە ڕاگەاندنی ئەم بۆردە چی دەبێت. ئەمە بە شێوەیەکی گشتی تەوەرەکەی ئەمڕۆمان دەبێت و دواتر لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین. جگە لە بابەتی سەرەکی بەرنامەکەمان کۆمەڵێک بڕگەی جۆرا و جۆرمان بۆ ئێوەی ئازیز ئامادە کردووە. سەرەتا دەچینە لای بڕگەی وەرزش با پێکەوە بینەریبین و دواترە گەڕێن وڵاتە. بەیانیتان باش ئازیزانم، بڕگەی ئەمڕۆمان باسکردنی خاڵێکی ترە لەو خاڵانی کە ئەوانەی کە کێشەی ملیان هەیە یان ئازاری ملیان هەیە. ئەمێ ئەوە بڵێم سەرەتا بۆ هەموو ئەو کەسانە پێویستە سەرینێکی تۆبیان هەبێت بزان چۆن بخەون. ئەمە یەک. خاڵی دووەم پێویستە زۆر ئاگاداری سەرما بن، نێڵن بەهی شازە ملیان سەرما بێ، بەتایبەتی بۆ خانمان کاتێک خوانەشون قژیان درێژە پێویستە ڕاستەخۆ قژیان وش بکەنەوە، یان زۆر بەکارنەهێنانی مۆبایل، ئەمانە زۆر خراپن. و زائیدەن خاڵێکی تر لەوانە کە زۆر گرینگە، کاتێک تۆ ئازاری ملت توش ئەبێت ماسوولەکانی ملێ زەعیف بووە. وەکو وتمان پێویستە ئاگاداری سەرما بن، ئاگاداری سەرینی خەوتنەکان بن، ئاگاداری ئەو بن کە قژوشتیان تەڕ نەبێ. زائیدەن ئەبێت هەموو بەیانیەک یان ڕۆژی جارێک بۆ دوو جار ئەم تەمرینانی کە ئێستا منێکم بەلانیکەم بۆ ماوەی مانگێک بەردەوام بن، دواتر نەفسی تەمرین بە وەزنەوە ئەبێ ئەنجامی بن. بۆچی؟ بۆی کاتێک ئەم تەمرینانە ئەنجامێن خوێنێکی زۆر ئەچێ بۆ ماسوولکەکانی ملیان. هەڵبەتە زۆربەی ئەو کەسانی کە کێشەی ملئێشیان هەیە ئۆتۆماتیکیان سەریشان ئێشێت، بۆی کەسێکی ئەکتیڤتر و مەزبوطتر بن ئەم تەمرینانە بە ئەنجام بن، بە دڵنیایی و ئەتوان سودێکی زۆری لێبینن. بەڵام هەموو ڕۆژێک زۆر گرینگە، نابێ ئیهمالیتیا بکەن. دواتر ئاگاداریگە خاڵ بن، دوای 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ ئەبین لەوە چێ ملتان تەشەنج بکە، هەست بە ئازار بکەی. ئەمە ئازار نیە، ئەمە تەشەنجە، دوایەوە هێواشەوەش تەشەنجەکە و خاوە بێتەوە و کێشە و نامێنێ. 5 تەمرینە باشە، 5 حرەکەیە، هەرێکی 10 جار بۆ 15 جار دووبارەی بکەنەوە هەموو ڕۆژێک. ئەگەر توانیتان 2 جار نەتانتوانی بە ئیجباری 1 جار. ئەوەی زۆر گرنگە ئێوە ئاگاداری بن، پێویستە ئەم وەرزشە کاتێک ئەنجامیان لەسەر کورسیەک دانیشن بۆی تووشی حاڵەتی گێژبوون یان نەکەون، چونکە سەرەتا تۆ ڕانەهاتوی ئەبەم تەمرینە لەوچێ سەری گێژپایان هەست بە کەوتن و ئەم بابەتانە بکەی، بۆی پێویستە خاڵی یەکەم دانیشیت ئەنجا دواتر ئەم تەمرینانە ئەنجام بدەیت. شازی تەمرینکردنەکە سوڕانی ملێ ئەبەم شێوازە 10 جار بۆ ئەم ماسوولکانی ئەم لاولای ملێ، زائیدەن ئەبەم شێوازە 10 جار، زائیدەن ئەبەم شێوازە 10 جار، دوای ئەوە ملێ ئەسوڕێنی بە بازنەی 10 جار، دوایەوە بە عەکسەوە. ئەمە 5 حرەکەیە، یەکی 10 جار بۆ 15 جار ئەتوانی هەموو ڕۆژێک، ئەگەر توانی 2 جار نەوتوانی 1 جار ئەنجامی بە، ئەبینی ماسوولکەکانی ملێ زۆر بەهێزە بێت، لەسەر ئێشۆ ئەمانە ڕزگار دەبێ، دواتر کەسێکی زۆر چالاک و ئەکتیڤتر و باشتر دەرئەکەوی، هەست بە متمانەیەکی زیاتر بە خۆت ئەکەی. زائیدان دوای ئەمە ئۆتۆماتیکین دوای مانگێک هەست بە فەرقێکی زۆر باش ئەکەی. دوای مانگەکە ئەتوانی وەزن بەکاربێنی بۆ ئەم تەمرینانە، یان بەدەست زەخت لە ملێ بکە، بۆ من ئەتوانی زەختێکی 1 کیلۆی بۆ 2 کیلۆیی باشە، ئەبەم شێوازە 1 2 3 هەتاوەکو دەیان بە عەکسەوە باشە، یان بۆ نمونە بەلەستێک بە شتێک ئەتوانی زەخت بەکار، بەڵام زەختەکە زۆر نەبێ، بە تەدریج بێت، چونکە تۆ سەرەتا مانگی یەکەم
بە هەوایی ئەم تەمرینەت کردووە دواتر تو ئی وەزنەکە بەکارێنی کاتێک وەزنێک بەکار ئەهێنی زیاتر واتە خوێنێکی زیاتر ئەچێ بۆ ماسمکەکانی ملێ تو بۆ شێوازە ئەتوانی ئیسفادە لەم وەرزش بکەیت بە دڵنیایەوە ئەگەر هەر کەسێک کێشەی مل و ئەم بابەتانەی هەبێ دڵنیا بنەوە کە ئەگەر ڕۆژانە بوو تەدریجی من پێم وتن ئەنجامی بن ئەو پارێزیانە بکەن مۆزوعی سەرما و ئەم بابەتانە دڵنیا بن زۆر سوودی لێ بینن هیوادارم سەرکەوتوو بن هەر باش بن. بەڵێ خۆشەویستان ئێستاش دەچینە لای پەیامنێرمان هونەر ڕەسوول لە ڕانیە کە باز لە کار و چالاکی بۆردی گەنجانی یەکێتی دەکات لە ڕانیە. هونەر سڵاو لێ بە بەیانیت باش. سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی گەلی کوردستان بێگومان یەکێک لەو نەخۆشیە دەکرێت بڵین کوشندانەی کە ساڵانە لەسەر ئاستی جیهانیش تەنانەت وڵاتانەشی کە خاوەنی سیستەمێکی زۆر پێشکەوتون شێکی زۆری هاوڵاتیان گیان لە دەستدا نەخۆشی شێرپەنجەیە بێگومان ئەم نەخۆشیە کۆمەڵک زۆری هەیە ئێمە دەمانەوێ لەم بەرنامە تایبەتەدا گفتوگۆ بکەین لەگەڵ بەڕێز ئومێد حەسەن پسپۆڕی شیکاری نەخۆشیەکانی خوێن و شێرپەنجەی خوێن دەمانەوێت گفتوگۆی لەگەڵدا ئەنجام بدەین بەگشتی هۆکارەکانی شێرپەنجە چییە و ئامارەکان چیمان پێ دەڵێن و پێویستە هاوڵاتیان چۆن خۆپارێزی بکەن لەم نەخۆشیە بەڕێز کاگومێت ئەم کاتت باشە گەر بێ ئێرە ستاوت دێبێ و ڕوو لە کامێرەکەی سەرەتا دەمەوێت لە ئامارەوە دەست بکەین کاگومێت ئەو ئامارەی کە لای بەڕێستان هەیە لە جیهان چۆنە بەگشتی لە دەڤەری ڕاپەڕین چۆن. زۆر سپاس بە خێراتتان دەکەم زۆر سپاس من سەرەتا حەزەکەم لە ئاماری جیهانەوە دەست پێ بکەم کە بزانم جیهان شێرپەنجە لە جیهاندا لە ڕووی ئامارەوە لە ڕووی ژمارەوە ڕووبەرە و کوێیە ئەوەی کە ئێستا لە بەردەستماندایە ئامارەکانی جیهان بۆ نمونە لە ساڵی 1990 تەنها 8 ملیۆن کەس کەیسی تازە هەبووە لە سەرتاسەری جیهان بەڵام ئەگەر بین بۆ ساڵی 2019 ژمارەی کەیسی توشبوو هی نوێ بۆتە 18 ملیۆن کەس یعنی تقریبا دوو هێندە بووە. ئەگەر سێری ئامارەکانی دەڤەری ڕاپەڕین بکەین ئەوەی کە لە هیوا وەرمانگرتووە لە ساڵی 2012ەوە بۆ نمونە لە ساڵی 2012 167 کەیسمان هەبووە خۆشبەختانە لە ساڵی 2019 بۆتە 149 کەیسی تازە زۆرترین ڕێژەکە تۆمار کراوە لە ساڵی 2018 بووە کە 185 کەیسی تازە هەبووە لە دەڤەری ڕاپەڕین ئەوەی کە لە نەخۆشخانەی هیوا وەرمانگرتووە ئەوەی کە لە نەخۆشخانەی نانەکەلی وەرمانگرتووە لە ساڵی 2012 حەفدە کەیسی تازەمان هەبووە بەڵام لە ساڵی 2019 بۆتە 24 کەیس لە ساڵی 2016 زۆرترین کەیس لە دەڤەری ڕاپەڕین کە 28 کەیس بووە لە نانەکەلی تۆمار کراوە. ئەو ئامارانەی کە هەیە کاگوێت بەر لەوەی بینە سەر بابەت و پرسیاریتر ئەو ئامارانە مەترسیدارن بە جدی پێویستە بۆ ئەوەیە هاوڵاتیان ئێمە گەر تاڵم بە خۆتان دەزانانی شێرپەنجە نەخۆشیێکی ترسناکە نەخۆشیێکی کوژەرە بەڵام ئەگەر باسی ئامارکەن و ڕێژەی توشبوانی خەڵکی لە دەڤەری ڕاپەڕینکە بە بەراورد بە وڵاتانی تر نەخێر هیچ ئامارەکان ترسناگنین هەر لە ڕێنجێکی نۆرمەڵدایە ئەوە نیە بڵێ ئێمە خەڵکی دەڤەری ڕاپەڕین زیاد لە حەدی خۆی کە تووشی شێرپەنجە بووە بڵێ ڕێژەکەی زۆر زیاترە لە ڕێژەی وڵاتانی تر تەنانە لە ڕێژەی کوردستان بەعامیش ڕێژەکە شتێکی وان نییە بەڕاستی یعنی ئامارەکان ئامارێکی تەبیعینە ڕێژەی توشبوان بە شێرپەنجە لە حەدی نۆرمەڵدایە بە بەراورد بە وڵاتان و بە بەراورد بە عێراقیش. ئەو وڵاتانەشی کە زۆر پێشکەوتون سیستەمێکی تەندروستی باشیانە ئەم نەخۆشیار هەیە بەڵێ بێگومان بۆ نمونە لە ئەمریکا ڕێژەی توشبوون بە شێرپەنجە زۆر زیاترە لە کوردستان. کاگومێت ئەنی ڕەنگە زۆر بیستمانە ئێمە شێرپەنجە نەخۆشی شێرپەنجە چیە بەڵام ئەگەر بڵین نەخۆشی شێرپەنجە چییە ڕێستان وەکو کاریمێک چۆن وەڵام نەخۆشی شێرپەنجە خۆی پێناسەی جیاوازی هەیە ئەگەر ئێمە پێناسەی گشتی بکەین بریتێ لە توشبوونی جەستەی ئینسان بە خانەیە کە لە کۆنتترۆڵی گەشە دەردەچێت یعنی ئەو خانەیە کە گەشە دەکات توانای وەستاندنی لە دەست دەدات بۆیە کاریگەری دەبێت بەو شێوێ زۆرێکە گەشە دەکە کاریگەری دەبێت لەسەر
کارکردنی خانە نۆرماڵەکانی جسمی خۆمان ئەگەر خوێن بگرین بۆ نمونە ئەگەر شێرپەنجەیەکی تووشی نەخۆ بڵێ خوێن ببێت ئەوە کاریگەری دەبێت لەسەر دروستکردنی بۆ نمونە خانەکانی خوڕەکە سوورەکان خانەی وای بیسەکان بڵێ ئەوەی مەناعی دروست دەکەن لە خانەی پلێت کە مەسەلە خوێنمەین دروست دەکات بۆیە کاریگەری بێت لەسەر ئیشی خانە نۆرماڵەکان بۆیە کەسەکە بەڕاستی سیستەمی جستەی بە تەواوی تێک دەچێت. هەموو جۆرەکانی شێرپەنجە وەک یەک مەترسیدارن نەخێر بێگومان شێرپەنجە لە کەسێک بۆ کەسێکی تر دەگۆڕێ لە تەمەنێک بۆ تەمەنێکی تر دەگۆڕێ لە جۆرێک بۆ جۆرێکی تر دەگۆڕێ شێرپەنجەی لە سیەکاندا بێ بێگومان خەتەرناکترە لە شێرپەنجەی لە شوێنێکی تردا هەبێ بۆ نمونە چکە مەسەلە تۆ دەتوانی کەسێک شێرپەنجەی کۆڵۆنی هەیە بەشێک لە کۆڵۆنی ببڕیت بەڵام بۆ نمونە کەشێک مەسەلە شێرپەنجە لە شوێنێکی تردا هەیە مەسەلە ناتوانن ببڕێت تا ناتوانانی مەسەلە تۆ عیلاجی کیمیایی یان عیلاجی ڕادیێشنی بۆ بکەیت بۆیە بێگومان دەگۆڕێت ینی شێوازی شێرپەنجەکە کەسی توش بوو تەمەنی بڵێ ڕەگەزەکەی هەموو ئەوشتانە کاریگەریان هەیە لەسەر ئەگەری مردن یان ریسکی شێرپەنجەکە. مرۆڤی توش بوو هەست بە ئازارێکی تایبەت دەکات بەڵێ بێگومان شێرپەنجەش هەروەکو هەمان نەخۆشەکانی تر نیشانەی هەیە لە سەرەتاکانی لە سەرتان بێگومان نیشانەی هەیە ئەوەی کە ئەم شارەزاییم هەبێ یەک نیشانەی سەرەتاتر نیشانە مەسەلە بە تا دەست پێ دەکات ئاراخرنی شەوانەیە و زۆر کەیسەکان کە دێن بەڕاستی بە کەم خوێنی دایان بینین ئێمە سەرەتا کەم خوێن دەبن و نیشانەی تریشی زۆرە بەڕاستی. ئەگەری چاکبوونەوەی کام یەکەی لە جۆرەکانی زیاترە ئەوەی هەروەکو پێشتر باسم کرد ئەگەری چاکبوونەوە پێویستە بە کەسی توش بوو بەڕاستی چونکە کەسی توش بوو زیاتر اعتماد دەکرێتە سەری لەسەرەوەی کە کەیسەکە بەرەو چاکبوونەوە دەچیاننا مەسەلە لە منداڵاندا مەسەلە لەوچی ئەگەری چاکبوونەوە بە یەکێک لە نەخۆشەکان زۆر بێ لە 85 بێ مەسەلە لە تەمەنی پیردا ئەگەری چاکبوونەوە بەڕاستی ڕێژەکەی کەمترە ئەگەر کەسەکە بڵێ ژن بێت لەسەر لەوچی ئەگەری توش بوون نوعێک بێ ئەگەر پیا بێت ئەگەری توش بوون و نوعێکە و چاکبوونەوەش بە هەماشە ڕێژێکترە لەوچی اعتماد دەکاتە سەر کەسەکە و جۆری شێرپەنجەکە بەڕاستی. کاگومێت زۆر لە پاڵ ئەو لایەنە زانستی کە هەیە ینی زۆر جار هەڵمەتی فراوان هەیە بۆ دەیانەوێت بە توشبوونی نەخۆش شێرپەنجە بڵێن ئومێت بەرمەدەن و بە هیواوە بژین ینی هەر بەڕاستی مرۆڤێک کە بە ئومێدەوە بژی بەشێکە ینی هۆکارێکە بۆ چاکبوونەوە بەڵێ خۆی سیستەمی بەرگری جستەی ئێمە زۆر پێویستە بە لانی دەرونیمانەوە هەر کاتێک کە ئێمە لانی دەرونیمان ڕێک بێت و ورەمان بەرز بێ بەڕاستی سیستەمی بەرگریشمان زۆر بەهێز دەبێت و یەکێک لە هەرە فاکتەرە بەهێزەکانی کە بۆ لەناوبردنی شێرپەنجەیە سیستەمی بەرگری جستەی خۆمانە هەر کاتێک کەسێک سیستەمی بەرگری بەهێز بێت بەڕاستی توانای لەناوبردنی شێرپەنجەکەشی زۆر بەهێز دەبێت بۆیە لە نەخۆشخانە هیوا و هەم نانەکەلی هەم لە کوردستانیش بەڕاستەیەکی تا ئاستێکی زۆر باش توانیویانە کە هانی نەخۆشەکانە وریان برزکەنەوە بۆ چاکبوون وۆیە ئێمەش بینیمانە بەڕاستی ئەو نەخۆشانەی کە وریان برز بۆ بە هیواوە ژیاون زۆربەی زۆریان یعنی ڕژەی چاکبوونەوەتیاندا زۆر بەزە و ئەوانش کە بەڕاستی هیوایان بەردا و بێومێدن ڕژەی چاکبوونەوەتیاندا کەمە بەڕاستی. دەمەوێت بمە سەر هۆکارەکانی خۆپارێزی ینی هاوڵاتیەک چی گرنگە و پێویستە چۆن کە تاوەکو تووشیە بنەخۆشە نەبێت خۆی ئێمە شێرپەنجە بەڕاستی وەکو ئەو پرۆفسەرە بەڕێزە وایە گوتی بتاقێکە بۆ دەردەسێ بەڵام بێگومان هۆکاریشی هەیە ئەو خۆپارێزن لە هۆکارانە گەرێکی زۆر باشمانداداتێک کە ئێمە ڕێژەکەی کەمکەینەوە لە ئەم ساڵدا بۆ نمونە ڕێکخراوەتە نووسە جیهانیەکان نووسیویانە دەتوانین ڕێبگرین لە هەر دەکەسێک 4 کەسی توش نەبێت ئەگەر ئێمە بتوانین خۆپارێزین لە هۆکارەکانی شێرپەنجە هۆکارەکانی شێرپەنجەش بەڕاستی زۆرن ئەوانەی کە زۆر ڕوون و دیارن ئێمە دەتوانین بڵێ ئاماژان پێ بکەین یەکێک لەوانە مەسەلە جگەرەکێشانە کە دەبێت هۆکارێکی سەرەکیە بۆ توشبوون بە نەخۆشیەکان بەڵێ شێرپەنجەی سیەکان قەڵەویە بەڕاستی قەڵەوی هۆکارێکی ترە بەوەی کە شێرپەنجەی کۆڵۆن و هەروەها کۆمەڵە شێرپەنجەی تری زیاد دەکات خواردنەوەی کوحولیەکانە مادە کوحولیەکانە و ئەوانش بە هەمان شێوە هۆکاری سەرەکین بۆ دروستبوون بە شێرپەنجە خواردنی ئەو خواردنانەی کە دروست دەکرێن یعنی دەستکاری دەکرێن لە ڕێگەی جینات و ئەوانە هۆکارێکە بۆ توشبوون بە شێرپەنجە خواردنی ئەو خواردنانەی کە بڵێ مەسەلە شەکریان زۆر تێدا یان با بڵێن فایبەریان کەم تێدایە خواردنی گۆشتی سوور بە ڕێژەیەکی زۆر کەمترکردنی یان
ناچالاکی لە وەرزشی ئەوازنەی کە زۆر تەمبەڵن زۆر دادەنیشن بەڕاستی ئەگەری توژبیان بە شێرپەنجە زۆرترە توژبوون بە هەندێک لە ڤایرۆس و لە هەندێک بەکتریا ئەگەری توژبوون بە شێرپەنجە بەڕاستی زیاد دەکات خۆ مەسەلە هەندێک تیشکەیەکە ئەگەری شێرپەنجە زیاد دەکات مەسەلە لەو تیشکانشکە ئێمە بەکاری دێنین بۆ گرتنی ئەشیعەکان بەڕاستی ئەگەری شێرپەنجە لەبەرەوە زیاد لە پێویست بەکارێنانێن ئەگەری شێرپەنجە زیاد دەکات هەروەها بڵێ هۆکارەکانیش بڵێ ئەگەر بکرێت بە گشتی دەکرێت بەسەر هۆکاری هەم ژینگەیی مەسەلە هەوا خاک لەگەڵ ئاو ئەوانە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر توشبوون بە شێرپەنجە مەسەلە پیسبوونی ئاو هەوا پیسبوونی ئاو پیسبوونی خاک ئەوا دەکەن بەڕاستی ڕێژەی شێرپەنجە لەو ئێریایی کە هەیە زیاتر بێت کە پیسبوونانی تێدەزار بێت ئەو ئێمە ئەگەر بینە سەر خۆپارێزی ئەگەر بتوانین دەتوانین بەڕاستی وەکو ئێمە لە سیمینارەکەش ئاماژەمان تێدا بەڕاستی هیوا هەیە هیوایەکی زۆر زۆریشەیە کە ئێمە لە دەڤەرەکەی خۆمان و لە هەموو کوردستانیشدا بتوانین شێرپەنجە کەم بکەینەوە ئەویش بەڕاستی بە ڕێگار گرتنە ڕێگابەری خۆ دوورگرتنەوە لەو فاکتەرانی کە تووشی شێرپەنجەمانەکە لەوانە ئێمە هانی خۆمان و بڵێ عایلەکانی خۆمان و خەڵکان و مامۆسان و خوێندکاران دەین بەوەی کە بەڕاستی ڕێژەی وەرزشکردن زۆر بکەن و ئەو خواردنانە بخۆن کە خواردنی تەندروستن خواردنێکن کە پڕن لە ڤیتامینات و پڕن لە فایبەر و پڕن لەو شتانێک کە بەسوودن بەڕاستی و واز لە جگەرەکە یان هانی خەڵک دەین بەڕاستی واز لە جگەرەکێشان بێنێت هانی خەڵک دەین کە خۆ بە دوور بگرێت بە تەندروست بژیت بە شێوەیە کە خۆ بە دوور بگرێت لە نەخۆشە گوازراوەکان لە ڤایرۆسەکان خانی خەڵک دەین بەڕاستی کەمتر بڵێ خۆراکە بڵێ کحولیەکان بخواتەوە خەڵک هاندین کە زیاتر فایبەر بخۆ خەڵک هاندین کە زیاتر پێویست نەبێت کە ئەشعەیەک بگرێت نەیگرێت نەک مەسەلە هەر بچێت بڵێ کاکە ئەشعەیەکم بۆ بنووسە سیتیسکانێک بۆ بگرێت هەرچێک لەو بابەتانە کە پێویست نەبێت زیاتر خۆی نەداتە بەر ئەو تیشکانە و هەوڵ دەین بەڕاستی ژینگەکەمان تەندروست بکەین ئەوەش بە هەموو لایەک دەکرێت مەسەلە پیسبوونی ئاو هەوای مەسەلە دەڤەری ڕاپەڕین مەسەلە دەتوانین ئێمە کەمی کەینەوە پیسبوونی ها لە ڕێگەی کەمکردنەوەی معاملەکان یان لە ڕێگەی ئەوەی کە ئەو دووکەڵی کە دەکرێت چارەسەر بکرێت یان مەسەلە ئەو سارانی کە زیاد لە حد دووکەڵ دەکەن دەتوانین لە ڕێگەی بەڕێوەبەراتەوە ڕێگریان لێ بکرێت بە هەمان شێوە ئەوە ئێمە پلانمان هەیە و بۆ داهاتوو کە ئیشەڵڵا هەوڵ دەین بۆ کەمکردنەوەی فاکتەرەکان و بۆ شارکردنەوەی خەڵک کەواتە کاگومێت لەوەی کە باسە دەکرد جەنابەت بەشی چیان هۆکارەکان پێیوەستن بە حکوومەت بەشی کشیان پێویستن بە خودی ئینسانەکە خۆی منە کەسێک کە زگەرە کێشە دەکرێت خۆی زگەرە تەرەکە بەڵام مەسەلەی ژینگە ئەو بابەتانە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ینی لایانی پەیوەندیدار ئەم کارە بکات زۆر چاکە بۆ دەڤەری ڕاپەڕین ئەو ڕێژەی کە باست کرێمە تاوەکو ئێستا سنتەرێک شوێنێکی تایبەتمان هەیە بە نەخۆشیە بەڵێ هەتاکو ئێستا ئەو سنتەرە نەبووە بەڵام خۆشبەختانە بڕیاریکردنەوەی سنتەرێک دراوە پارەکەشی بۆ دابین کراوە ئەو ڕۆژەی لە ڕۆژی سیمینارەکە کە ڕۆژی ژیانی شێرپەنجە بوو بە ڕێز کاک دکتۆر هیوای ئاماژەی پێدا کە بڕی پارەی دیاریکراوە بۆکردنەوەی سنتەرێکی شێرپەنجە لە دەڤەری ڕاپەڕین دراوە خۆشبەختانە لە جێبەجێکردندا پێشم وایە لە زووترین کات دەکرێتەوە هۆکار چی دەبێ ینی قازانجی دەبێ بە خۆی ئێمە بڵێ پلانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین بۆ ئەوەیە کە ئێمە یونیتێکمان هەبێت لەو یونیتەدا بەڕاستی پلان دانین یان ئیشمان ئەوە بێ کە چۆن شێرپەنجە لە دەڤەرەکە کەم بکەینەوە ئەو یەک پلانی دوومانەوەی کە چۆن ئێمە خزمەتی نەخۆشی شێرپەنجە بکەین لە دەڤەرەکەدا هەم بە چارەسەرکردن هەم ینی هاندانی خەڵک بۆی کە تووشی شێرپەنجە نەبن و هەم بڵێ هەم هانگێکمان دەبێت لە بینی خەستخانەی هیوا و خەستخانەی نانەکەلی بۆ ئەوەی کە ئەوانی ژارمەتی ئێمە دێن ئێمە ناڵێن وەکو ئەوان دەبین بەڵام بەڵاستی فاکتەرێکی بەهێز دەبین بۆ یارمەتی ئەوانیش و بە یارمەتی خەڵکی خۆمان لە دەڤەرەکەدا بێگومانین کە ئەو سنتەرە بڵێ ئیسفادێکی زۆر و سوودێکی زۆری دەبێت بۆ دەڤەری ڕاپەڕین بۆ بەتابەتیش بۆ کەسانی کە تووشی شێرپەنجە بوونە وتت ڕێنماییت بۆ هاوڵاتیان من بە هاوڵاتیان و بە خۆمان و بە هەموو خەڵکی کوردستانیش دەڵێم تەندروست بژین ئەگەر تەندروست بژین و خۆ بە دوور بگرن لە ئەو فاکتەرانی کە تووشی شێرپەنجە ئێمە تووشی شێرپەنجە دەکات بەڕاستی دەتوانین لە ١٠ شێرپەنجە لە دەڤەری ڕاپەڕین لە کوردستان کەم بکەینەوە و بێگومانیشم ئێمە توانای ئەوەمان هەیە و دەتوانین چکە مرۆڤ بەڕاستی کاینێکی بەهێزە ئەگەر بیەوێ دەتوانێت ئەو شاخانە لە بنبێنێ شێرپەنجاری هیچ نییە بەڕێز ئومێد حەسەن پسپۆڕی شکاری نەخۆشیەکانی خوێن و شێرپەنجەی خوێن سوپاس بۆ زانیاریەکانت من دەگەڕێمەوە لای ئێوە بە هیوای تەندروستیشی باش بۆ هاوڵاتیان زۆر سپاس بۆ پەیامنێرمان هونەر کە
لەسەر بابەتی بردی گەنجان لە ڕانیا گفتوگۆی بۆ کردی. زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکەت. بەڵێ خۆشویستان لەسەر کاتی گفتوگۆکردنی تەورەکانمانەوەچین لە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان یان بە شێوەیەکی گشتی تەوەرێکمان هەیە گفتوگۆی لەسەر ئەکەین. ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر کار و چالاکیەکانی ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان بۆ پێیکە لە ئێستادا ژمارەیەکی زۆر لە ڕێکخراو بە تایبەتی ڕێکخراوی گەنجان لە هەرێمی کوردستاندا کراونەتەوە. بزانین کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوانە چی دەبێت، ئاماجان چی دەبێت، تا چەند توانیویانە خواستی گەنجان پڕبکەنەوانیان دابینی بکەن. بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز مەهابات ئیبراهیم لێپرسای دەستەی کارگەڕی ڕێکخراوی پەنای کارمان کردو و لە هەمان کاتە میوان عەدنان وتەبێژی ڕێکخراوی کوردیۆ. سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. زۆر بەخێر بێن. زۆر سپاس بەڕێزی، بەیانی بینەران باش، بەیانی گەلی کوردستان باش، دەستخۆشی بۆ ستافی بەرنامە. سەرەتا خات و چنوور ئەمێ شتێکت بۆ ڕاستکەمەوانێ ئێمە ئێوەش وەکو سەتەلایەتی گەلی کوردستان ئێمە بانگێشنامەمان بۆ ناردوون کە کاتژمێر خان دواتر باس لە بۆردەکەکە نەزانماتێ ڕوونکردنەوە لەسەر بۆردەکە بێت دواتر باسیەوەکەین. بەس سەرەتا پێم خۆشە لەوە دەست بکەم زانم کاری ڕێکخراوەیی گەنجان لە کوردستاندا لە ئێستا لە چه ئاستێکە؟ خۆشبەختانە لە ئاستێکی باشدایە. لە دوای شەڕی داعشەوە با بڵێن ئەم شەژمانگەی کۆتایی ساڵی 2019 و دەستپێکی سەرەتای ساڵی 2020 کاری ڕێکخراوەی گەنجان لە ئاستێکی باشایە، ئاستێکی باشی بەخۆی بینیەوە بەرەو پێشکەوتن گەشە سەندن دەڕوات. کچانێکی زۆر گەنجان و هەروەها ژنانێکی زۆر هاتوونەتە پێشەوانێ و ئیش ئەکەن، ئیشەکانیشان بەرچاوە، خزمەتە، زیاتر چڕان کردوێتەوە لە هۆشیارکردنەوە و خزمەتکردنی گەنجاندا. زۆر باشە. کاک میوان، ئەم ڕێکخراوانەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا تا چۆن توانیویانە کاریگەریان هەبێت لەسەر گەنجان؟ زۆر سپاس، ڕۆژتان باش، دەستخۆش بۆ گەلی کوردستان هەمیشە ماڵی باڵا بووە. سپاس بۆ ئەم دەرفەتە. بەڕاستی من پێشەوە ئەمەوێت تۆزێک لەسەر ئەو ڕێکخراوی کە کاری تیاکەم بیناسیێنم و ناسراویشە. من لە ڕێکخراوی کوردیۆ لە 26 2013 ڕێکخراوە دامەزراوە بە دەستەیەک و ستافێکی شارەزا مۆڵەتی فەرمی ڕێکخراوەکانی عێراقمان هەیە. بۆ پرسیارەکەی جەنابیشی ڕێکخراوەکان کاریگەری باشیان هەیە. ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان بەڕاستی زۆر زەروریێتە. ئێستا گەنجێکی زۆرمان هەیە تەخەڕوجەکات. ئێمە وەکو ڕێکخراو توانیمانە شتێکی وا بکەین کە بیان گێنین بەوەی کە توان دابمەزرێن هەلێکیان بۆ بڕەخسێنین وەکو ڕێکخراو. بەڵێ، زۆر باشە. مەهابات خان، زۆری ژمارەی ئەم ڕێکخراوانە تا چەند خزمەتیان بە گەنجان کردووە یاخود تا چەند توانیویانە خواستی گەنجان بەدیبێنن؟ بەڵێ، خۆی خزمەت بە زۆری نییە. ڕێکخراوی وا هەیە کە زۆر دەمێکیش نییە دامەزرابێت، بەڵام خزمەتی زۆری کردووە. هەر کەسێ و لەلایەنی خۆی وەکو تاکی کوردی پێویستە هەست بۆ بەربرسیاتێ بکە کە خزمەت بکات. ئیتر ئەو خزمەتە لە چی بوارێکە ئەبینێتوانێ چۆنی خزمەتی گەنجانەکە. من وەکو خۆم وەکو ئەندامی دەستەی کارگەڕی ڕێکخراوی پەنای کار لە ساڵی ڕابردووە کارمان کردووە بۆ دامەزراندنی گەنجان لە ناوچە جیاجاکان. ئەو ناوچانش کە لە خۆی گرتووە چەمچەماڵە، هەڵەبجەیە، گەرمیانە، کفریە، سلێمانی و دەوروبەری بەکۆی گشتی توانیمانە کار بکەین. ئیشێکی هەولێر و دوهۆکی تیابوو؟ نەخێر، خاتمیان وەڵاهی ئەوانش ڕێکخراوی خۆیان هەیە لە دەڤەری خۆیان کاریان بۆ دەکا. ئێمە ژۆکو ناوچەی خۆمان هەرەتوانین لە ئێستادا و لە ساڵێکدا و لەم دەست پێکەدا هەر ئەوەندە. بۆچی ڕێکخراوەکان سەرتاسەری نییە؟ بۆ منە ئەو ڕێکخراوی کە لە سلێمانیە کار بۆ هەولێر و دوهۆک و تەواوی کوردستانکەەوە بە پێچەوانەشەوە. ئێستا ڕێکخراوێکی هەولێر و دوهۆک کار بۆ سلێمانیش ڕاستە. ئێستا بۆ نمونە ڕێکخراوی پەنای کار تەنها ئەتوانێت لە ناوچەی خۆیان. ئێستا ئێمە کارەکەمان بۆ شێوازێ لە ناوچەی چەمچەماڵە ئەتوانین تەنها ناوی ئەو کەسانە وەرگین کە لە سنووری چەمچەماڵایە بە داتا بە CV. بۆچی کار ئەەکەین؟ بۆ کار ئەەکەین کە کۆمپانیایەک یاخود کارگەیەک کە لە داهاتوودا زیاتر فراوانی دەکەین
حالیان لەسەر کۆمپانیەکان کار دەکەین کە کۆمپانیایەک پێویستی بە کارمەند هەیە پێویستی بە پسپۆر هەیە کۆمپانیەکان پێویستی بە زیاتر تەکنیکار. کۆمپانیای نەوت و گازی سروشتێکێتەوە بۆ ساڵی 2019 بەڵێ زیاتر جەختمان لەسەر ئەو کارانە کردوێتەوە بەڵام بۆچی فراوانتر ئەوتان ئەبێ هەڵبژاردەوە خاتونگیان ئەوەی ڕاستی بێ ئەوەی کە جێ ئاماژە بوو ئێمە ڕاکێشا بۆ ئەو بابەتە کۆمپانیا نەوتیەکان کارمەندی ژنیان نییە کارمەندی کچیان نییە بەداتە و ئاماری دقیق بەڵێ ئێمە پێویستمانە و جەخت لەسەر ئەوواکەن کە بە ڕێژە بماننەنێ ئەگەر ئەڵێن کچان یاخود ژنان ناتوانێت ئیشی کاری کۆمپانیا نەوتیەکان بکە ئەی بۆ کۆلێژمان هەیە ئەی بۆ دەرچوونمان هەیە ئەی بۆ تەکنیکارمان هەیە یعنی ژنانیش ڕێچکێکی باشیان لەم بواراندا بڕێوە تەخەڕوجێکی زۆریشمان هەیە کە لەم بوارانەدا ئەکتیڤن ئەیانەوەی ئیشکەن ئەیانەوەی بێنێ پێشەوە ئەیانەوەی جێدەستیان دیار بێ بەڵام ئەو مەجالان نەیەوە بە کچان بەهۆی ئەوەی کە ئەڵێن کچان ناتوانێت لە کۆمپانیا نەوتیەکان ئیش بکە نەخێر ئەتوانێت لە وڵاتانی دەریشەوە بەم شێوازەیە کچانیش ئیشەکەن لە کۆمپانیا نەوتیەکانە ئەوەی کە سەرنجی ئەمەی زیاتر ڕاکێشاوە ئیشی لەسەر بکەین ئەم هەلی کارانی کەی دۆزنەوە مابەت خان بۆ ئەو کەسانەیە بڵێ بۆ دەستی کار کە داوایەکە لەسەر چ بنەمایەکەی دۆزنەوە لەسەر بنەمای شوێنی جوگرافیای دۆزنەوە لەسەر بنەمای شوێنی جوگرافیە وا ئاسانترە وا باشترە کە خەڵکی سلێمانی لە کارگەیەکە ئیشەکات لە ناوچەی سلێمانی بێ نەک لە دهۆکەوە بێت هەر ناتوانێت ئەمە ئەبێ بە بارگرانی ئەمە نابێت بار ئاسانی یاخود بۆ لە خواروی عێراقەوە بێت لە دەڤەری مەسەلەن گەرمیان ئیش بکە بەڵێ ئەگەر کاتێکە جێگای فراغیان هەبوو بەڵێ ئەتوانێ بەڵام تۆ ئێمە سەیریکەین لە هەرێمی کوردستانە ئێستا بێکاریەکی زۆر دامەزراندن نییە بۆ گەنجان ئێمە لەو پێوە ئیش دەکەین لەو پێوە ئەمانەی خزمەتی خۆمان بە گەنجان بگەنین پاشان بە تایبەتی ژنانێکی زۆرمان هەیە کە کاریان نییە بە تایبەتی لە شوێنە دوورە دەستەکاندا بەڵام لە ناوچەکانیشان کارگە هەیە مابەتخانەسە بۆ نمونە ئەگەر بە نمونە باسیکەین لە ناوچەی بازیان و بانجان کارگەیەکی زۆر هەیە ئێوە ئەگەر هەلی کار هەبێت لەو بڵێ لەو شوێنەیە تەنها بۆ دانیشتوانی جوگرافی ئەو شوێنە کارەکە بڵێ بەڵێ وا باشترە یاخود بۆ دانیشتوانی سلێمانیش خاتونگیان بەڵێ وا باشترە وا ئاسانترە ئەمەش استحقاقی خەڵکی ناوچەکەیە کە تۆ ژینگەکەی تێک ئەی کە تۆ پارچەیە لە با بڵێن زەویەکەی یان ئەی کڕی یا ئیجاری ئەەکەی یان شارەوانی پێت ئەیە بۆ خزمەتی هاوڵاتیانی ئەو سنوورەیە ئەمەش بە مافی دانیشتوانی ناوچەکە ئەزانین بۆیە زیاتر ئەڵێن بە ناوچە سنووری بێ هەر کەسێ و لە سنووری خۆیە اینجا کار ئاسانیە بۆ هاتوو چۆیان بۆ هەردوو لە ڕەنگە باشتر بێت بۆ هەردوو لە قازانجە و کەمترین تێچوونیشی تێچێ بۆ هەردوو لە ڕووی هاتوو چۆ لە ڕووی ڕێگاوبانەوە لە ڕێی خزمەتەوە بەڵێ زۆر باشە کاک میوان زۆر جار گەنجێک لە ڕێکخراوێک یان کارکردنی لە ڕێکخراوێکە زیاترا چێتە دوو ڕێکخراو سێ ڕێکخراو ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوەنێ ئایا ئەگەر بە شێوەیەکی تر بڵێم ڕێکخراوەکان پێیان ناخۆش نییە کە کەسێکە چەند ڕێکخراوێکی ترا ئیشکات و کاریان بۆ بکات باخۆی پەیڕۆ و پرۆگرامی ڕێکخراو کەدان دێت بەڕاستی ناتوانانی ئەو بکەیت ئەتوانی بەڵام سەرپەرشتیاری ڕێکخراو پێی ناخۆشە هەموو ڕێکخراوێک حەزەکات تەنیا لەگەڵ خۆیان کار بکەیت گەنجیشمانەیە ڕاستی حەزی لە کارە خۆبەخشیش تەنانەت ئێستاوە ڕێکخراوەکەی ئەمە شەست فەرمانبەرمانەیە تەنانەت خۆبەخشن زۆرینەی ئافرەتیشمان ژنانمان بەشدار کردووە بەڵام پێیان ناخۆشە من خۆم بەش بە حاڵی خۆم ڕاستی حەزم زۆر لە کاری خۆبەخشیە و ڕێکخراوی ناشارمە لە سێ ڕێکخراو کار دەکەم بەڵام بە تایبەتی ئەوەی کازمونم بەیەک ئامان چ کاک میوان بەڵێ بۆ هەر سێ ڕێکخراوەکە یەک ئامان بەڵێ بۆ هەر سێ ڕێکخراوەکە بە یەک ئامانج و هەدەفیشم من بەش بە حاڵی خۆم ڕێکخراوەکەشمان هەدەفمان خزمەتکردن ئامانجمان خزمەتکردنی گەنجە ئەوەی کە بە ئێمە بکرێ و ڕێکخراو زۆرە ڕێکخراومان زۆرەیە ئەستان ڕێکخراومان هەیە باوک برا ئامۆزا بەڵام من ئەوە کاریتیان ناکەم ئەوە تەنیا ڕێزمێ بۆ خۆ دەوڵەمانکردن و بۆ هەندێک شتیکەیە بەڵام من لە ڕێکخراوێک کارەکەم کە خزمەت بە کۆی پرۆژەکە بکەنی خزمەت بە گەنجان بکات ئێستا ئێمە لە ڕێکخراوی خۆمان چەندین
ساڵی پار دکتۆرمان هێناوە خۆبەخشانە چارەسەری نەخۆشی کەم دەرامەتیان کردووە زۆر شتمان لەوانە کردووە تەنانەت لە کۆتا چالاکی 2019مان نیوەڕەخوانێکمان بۆ پاکەوانی قەزای شارە زور کە نزیکی 150 نەفەر بوون دروست کردووە ڕاستی ئەمە ئەو ئیشان نەگەین بەڵام هەندێک ڕێکخراو هەیە هەر ناویە هەر ناوە ینی هەر بە ناو ڕێکخراوە باشە کاکمیان بەڕێزت وتر لە سێ ڕێکخراوە کارەکەیت و یەک ئامانجت هەیە ئەی ئەو سێ ڕێکخراوەی کە تۆ کاریان بۆ کە ڕێکخراوەکان خۆشیان هەمویان یەک ئامانجیان هەیە خۆت ئامانجەکانیان جیاوازە کار و چالاکیەکانیان جیاوازە بەگشتی هەموو یەچێتەوە سەر یەک کار و چالاکی هەمووی خزمەتە چکە زۆربەی ڕێکخراوەکان لە گشتگیرە لە بوارەکان ئەیشەکەن لە بواری ژینگە لە بواری وەرزش لە بواری هونەر لە بواری بە کۆی گشتی مەبەستم ئەوەیە کە بۆ نمونە سێ ڕێکخراوەکە بە هەرسێکیان هەر یەک ئامانجان هەیە بۆ هەر سێ ڕێکخراوەکە ناکرێت بە یەک ڕێکخراو و کار و چالاکیەکانیان شەڕتر بکەنەوە ڕاستە ئەوش ڕاستە بەڵام ناڵێم بە کولی ئیشەکانیان چێتەوە سەریە ئێستا من لە جیاوازە ڕێکخراوی پەنای کار مافی کرێکارانی کێڵگەنەوتیەکانە پارێزی بەڕاستی بەڵام ڕێکخراوی کوردیۆ بە تایبەتی بۆ گەنجان پەروەردەیی تەنانەت تقریبان 10 مامۆستامان هێناوە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی مناڵەکان یعنی فەرقێکی تایە بەڵام بە گشتی ئەچێتەوە سەریەک هەمویان کار و چالاکیەکانیان بە دڵنیایی ئێمە تەنانەت هەفتەی پێشوو ئەمە لێرەوە سپاسی ناوەندی چاوی کورد بکەم لە شاری سپی هەستا لەگەڵ ڕێکخراوی ڕەنگەکان ڕێکخراوی ڕەنگەکان کوردستان پێم وایە مامۆستانیازی سەرپەرشتیەکە کۆدەنگیەکیان دروست کرد لە ڕێکخراوەکان نزیکی 30 ڕێکخراو کۆبووینەوە ئامانجی کۆبوونەوەکەشمان بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان کەم و کوڕی ئەوەی کە ئێمە پێمان بکرێت وەکو ڕێکخراوەکان ناڵێم زەخت فشار بخەینە سەر حکوومەت یاوەکو خەڵک بێنینە سەر جادە من ئەوانم پێ قبوڵ نییە بەڕاستی بەڵام کۆدەنگیەک دروست بکەین کە ئێستا هەمانە دووموچەیە لە کۆمپانیا نەوتیەکان کرێکارمان هەیە موچەیە و لە حکوومەتی شێتی ئێمە ئەمانەیە شتێکی وا بکەین بە کۆدەنگی ئەوە نێڵین ئەوانەی کە کاریان کەسانی کە سوودی لێوەرگری ئێستا کە ئێمە هەمانە لە ڕێکخراو هەمانە شەهادەی باش حەزی لە ئیشە بۆ ئەو نەبێت بۆ دووموچاوێ ئێمە کۆدەنگیەکمان کردووە ڕاستی لەم هەفتە کۆبوونەوە یەکەمیشمان ئەنجام داوە گەشتونەتە نەتیجە ماوێتی بەڵام هیوام هەیە کە نەتیجەیە بێ سوودیشیە بێت بەگشتی شیشەکەین عنی ئەوە نەوێ بەس تەنیا بۆ پارێزگای سلێمانی بە کۆی پارێزگاکان تەنانەت هەرێمی کوردستان بەڵێ هەموو یەکرێتەوە زۆر باشە مەهاباد خامگەڕمە لای بەڕێزت ئەمێ بزانم بۆچی هەمیشە گەنجان گلەی لە حکوومەت و لە ڕێکخراوەکانەکەن کاڵە کارەکانیان وەکو پێویست نین یان کار و چالاکیەکانیان وەکو پێویست نییە بۆ گەنجان وەڵامی تۆ چیە بێ بۆ ئەوە خات و چنوور ئێمە هەممان نزانین بە قەیرانە تێپەڕین ئەمە لەلایەک و بە شەڕی داعش و بۆ قەیرانە سیاسی و ئابرانەی کە بە گشتی ڕووی لە هەرێمی کوردستان کرد ئەمە بە گشتی کاری ڕێکخراوەکانی سست کرد با بڵین تا حەدێک بەڵام هەروەکو لە سەرتاشە ئاماژەم پێکرد لە ساڵی 2019 زیاتر با بڵین کەوتەوە کار و کەوتەوە سەر ڕێچکەی خۆی ڕێکخراوەکان ئیشان کردوەوە دووبارە گلەی گەنجان گلەکانیان لە شوێنی خۆیانە ئێستا ئێمە پلانمانێ بە ساڵی 2020 یەکێک لە پلانەکانمان ئەوەیە کە لە ئەم پلانش لە ڕێکخراوی پەنای کارەوە بە هاوکاری و هەماهەنگی ڕێکخراوەکانی تر هەروەکو کاک میوانێکێکە لەو ڕێکخراوانەی کە هاوکار و هەماهەنگمانن پلانەکەمان گۆڕیوە پلانەکەمان گۆڕیوە بۆی کە ڕێکخراوەکان بە دەستە جەمعی کار بکەین خۆمان نەزانین کاری دەستە جەمعی و هاوکاری و ئەمانە زیاتر کارەکان ئەکتیڤترەکە باشتریەکە سەرکەوتووتریەکە بۆیە بۆ ساڵی 2020 و دەستیشمان پێ کردو و هەروەکو کاگمیان فەرمی کۆبوونەوەشمان کردو بڕێرشمان لەسەرەوە بە چەند ڕێکخراوێکی زۆر کۆبینەوە کە زیاتر لە 13 ڕێکخراوین
بە دوو شێواز ئیشەکەین بە دوو جۆر ئیشەکەین جۆرێکمان ئەوەیە کە بە هەر هەمومان پرۆژەیەک تەقدیمەکەین هەمومان کار لەسەر پرۆژەیەکەین بۆی تا ئاستێکی باش شوێنی خۆی بگرێت هەمووشمان کۆکین ئێستا بە کۆی دەنگ لەسەر دامەزراندنی گەنجان لە کۆمپانیەکان پاشان دوای ئەوەی کە تەواو بووین لە کارگەکان وەکو کارگەی ئاسن و کارگەی چیمەنتۆ و ئیلە ئاخێری بەگشتی جۆری دووهەم هەر کەسێ و پرۆژەی خۆی لەلایەن خۆیەوە ئەوش ئەتوانێت ئیشی خۆی بکە بەڵام هاوکارە بین پرۆژەیەکی هەیە ڕێکخراوێ هاوکاری ئەبین ئەوش ئەتوانێت بۆ خۆی ئیشەکەی خۆی بکە بە شێوازێکی باشتر سەرکەوتوانەتر و ئامانجیشمان بۆ ساڵی 2020 هەمومان چڕمان کردوێتەوە کۆمان کردوێتەوە بۆ ئەوەی کە هەروەکو لە سەرتاشە ئاماژەم پێە لە هەر ناوچەیەکە و خزمەت بە هەندێک گەنج بکەین ئێستا وەکو ڕێکخراوی پەنایکار ئێمە داتامان لایە 1800 خۆبەخشمان هەیە کارمان بۆ ئەکا ئەم 1800 خۆبەخشە لە 145 ئافرەتە لە 145 ئافرەتە ئێمە ڕێژی باشی بڕێ بە ساڵی 2019 کە بە خۆبەخشانەیە پێشەوە کار ئەکەن پاشان زیاتر ئەمانەوێت کە ڕێژەی ئافرەتان زیادکەین لە دامەزراوەکاندا لە کۆمپانیەکاندا لە ڕێکخراوەکاندا و ڕێژەی بەرچاوی بەخۆیەوە بینیوە زۆر باشە مەهاباد خان دواتر لەسەر بۆردەکەی مۆلای بەڕێزت بۆی کە ڕوونکردنەوە بێتێ کاک میوان ئەو کار و چالاکیانەی کە ئێوە کردوتانە تا ئێستا پێشوازی خەڵک چۆن بۆ بووی زۆر باش بووە بۆ نمونە هەل لە کۆتا ساڵی 2019 چالاکیەکمان کرد هەستاین بە ڕێزلێنان بۆ نزیکی 180 کەس لە بواری خۆی دایشەکە بڵێن زۆربیان لە ڕێکخراوەکان لە ڕۆشنبیران لە گەنجان شتێکی وامان کرد بۆ ئەوەی زیاتر کارەکەی خۆی بەرەو پێش بەرێ بەڵام بە گشتی خەڵکانیان بەدەمانە ینی پێیان خۆشە من چەندەها کەس ئێستا لە پەیجی خۆم هەر لە ڕێگەی چاتەوە چاتەگەڵی حەزەکەم کاری ڕێکخراوەی خێخوایی بکەم لە کار و چالاکیەکان ڕازین بەڵێ لە کار چالاکی ڕازین بەڵام پێشتر پێم وایە بودجەیەک هەبوو بۆ ڕێکخرا ئەوش نەماوە تەقانەوە بۆایە باشتر بوو بەڵام نەماوە بەڵێ زۆر باشە مەهاباد خان گەڕێ مۆلای بەڕێزت لەسەر بۆردەکە پێت خۆش بۆ ڕوونکردنەوەیەک بدەیت فەرموو بەڵێ خاتونگیان ئێمە هەروەکوتم بە دەستە جەمعی لەگەڵ کۆمەڵە ڕێکخراوە کۆبووینەتەوە ئەو ڕێکخراوانەش خۆی بە بیرۆکەی ڕێکخرای پەنایکارە و لەگەڵ دەستێ دامەزرێنەرە کە بیرۆکەکەمان بەم شێوازەیە کە ڕێکخراوی کوردی و شنەی با و دەستەی شاعرانی تەبا و ئاسۆی نیشتیمان و ڕێکخراوی کەنز و ڕێکخراوی گەنجانی بێر و گەرمیان و خزمەتی جەماوەری بردێکمان هەیە ئێوە ژۆک و سەتەلایەتی گەلی کوردستان ئەتوانن لە کاتژمێردوونی بفەرمون بۆی هەر لەو کاتەیە زانیاری و ئامانجەکانتان بەم فاجعی پێ بگا و بڵاو بێتانێت شوێنەکەی لە هۆڵی هۆتێل تایتانی کاتژمێردوونی زۆر باشە دەستەکانتان خۆش بێ زۆر سپاسمان دومان کردن زۆر سپاس بۆ مەهابادی برایم لە پرسای دەستەی کارگەری ڕێکخراوی پەنایکار و میوان عەدنان و تەبێژی ڕێکخراوی کوردی و سپاسمان دومان کردن بەڵێ خۆشویستان پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کە بەشێکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمانە حەیدەر سڵاو لێبێ و بەیانیت باش زانیاریەکانی لای تۆچین با ئێمە بە بینەرانی بگەێنیت سڵاو لە ئێوەش ڕۆژ باش من لە کفریەوە دەمەوێت ئەمڕۆ باس لە بابەتێکی گرنگ بکەم کە هاوشانی حکوومەت یاخود دەتوانین بڵێن بێت توانوێتی هاوشانی ڕێکخراوەکانی بوارە جاجاکان خزمەتی سنووری ناوچەی گەرمیان بکات کە لە دوای ساڵەکانی نەوەتەکانەوە توانوێتی لە بوارە گرنگەکانە خزمەت بە هەموو کوردستان بکات بەڵام بە تایبەتتر لە ماوەی لە ساڵانی 2017 2010 2009 و ئێستاش کە 2020 ئەوش لەگەڵ نوێنەری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی دەمەوێت قسە بکەم کە لە بوارەکانی شارەوانی هونەری وەرزشی گەنجان لاوان ڕۆڵی باشیان هەبووە من لەگەڵ هونەر فەخرەدین سپاس بە ئەو دەرفەتە نوێنەری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی دەمەوێت ڕاستەوخۆ لە کەناڵی گەلی کوردستانەوە باس لە ڕێکخراوەکە بکەیت سپاس بۆیەوە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی دیارەوە ساڵی 1995ەوە کارەکانی خۆی لە هەرێمی کوردستان دەست پێ کردووە و بە تایبەتریش لە ناوچەی گەرمیان لە ساڵی 1995 تا ساڵی 2017 بە تایبەت ئیشی لەسەر کەیسی ئەنفال کردووە
لە هەموو بوارەکانە بۆ نمونە خزمەتکردنی کەسوکاری ئەنفالان، خزمەتکردنی تاقانەکانی ئەنفال، خزمەتکردنی کەیسەکانی ئەنفال و کەیسی جینۆساید و ناساندنی بەدنیای دەرەوە بە تایبەت ئەوروپا و لە ساڵی 2017 بۆ 2018 تا ئێستا بەردەوامە دەستی کردو بە خزمەتکردنی بوارەکانی تر لە سنووری ناوچەی گەرمیانە بە تایبەت لە پرۆژەی گەنجان و هاوکاریکردنی دام و دەستگاکانی حکوومەتە. کاکوونە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی تا چەند توانوێتی بەشێک لە قەیرانەکان لەم ناوچانە کەم بکاتەوە، واتە هاوشانی دەستگا خزمەتگوزارێکە وەکو شارەوانی و لایەنەکانی دیکە بێت. ڕێکخراوی هاوکاری وەکو ئاماژەم پێک لە ساڵی 2017 بۆ 2018 دەستی کردو بە کۆمەڵێک پرۆژە لەوانە بە هەماهەنگی لەگەڵ شارەوانی سنووری قەزاکانی گرمانە بە تایبەتیش کفری کە ئێستا ئەم شوێنەی کە ئێمە لێ وەساین و قسەی تیاکەین بۆ نمونە ئەو نافورەیەکێکە لە کارەکانی ڕێکخراو بە هەماهەنگی شارەوانی کفری دروستی کردووە بۆ جوانکردنی ناو شار و دانانی ئینارە بۆ بەشێک لە شەقامەکان و دروستکردنی کۆمەڵێک کاری جوانکاری بەمبەستی ڕازاندنەوەی شارکە لە کاتێکە حکوومەت لە قەیران بووە، بەڵام ئەم ڕێکخراوە لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتە لەگەڵ ئیدارەی شارە لەگەڵ شارەوانیە هەمانگەیەکی باشی هەبووە بۆ لە ئەستۆگرنی بەشێک لە خزمەتگوزاریەکان. کاکوونە دەمەوێت بچمە بوارێکی گرنگ هەم خۆتۆک و نووسەر هەموو چالاکوانی مەدەنی تا چەند ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی توانێتی لە بواری دیداری هوەریە، فستیڤاڵی شێوەکاریە، فستیڤاڵی شەقامدا واتە لە بواری هونەردا تا چەند توانێتی خزمەت بە بواری هونەرکە بە تایبەتتر لە پەیمانگە هونەر جوانەکانی کفری. هەر ئەم ساڵ لە ماوەی 4 مانگی ڕابردووە ئەتوانم بڵێم هاوکارێکی زیاد لە پێویست بۆ پەیمانگا جێبەجێکراوە لەلایەن ڕێکخراوی هاوکاریەوە لە دروستکردنی پرزگا، لە گەورەکردنی ستەیجی هۆڵی شێت ئاتێلا، لە دانانی پەردە بۆ بەستەندەرکردنی هۆڵی شەیداتێلا کە تایبەتە بە هەموو مناسبە گەورەکان، مناسبە هونەرەکان کە لە شاری کفریا جێبەجێ ئەکرێ و هاوکاریکردنی بەشی شێوەکاری، بەشی میوزیک، بەشی شانۆ، بەگشتی هونەرمەندان و ئەم ڕێکخراوە لە دەرەوەی پەیمانگاش لەگەڵ گەنجانە بەردەوام خەریکی کار و چالاکی بووە و ساڵانە دیداری هونەری و ئاشتی بەجێ ئەگەێنێ کە ئەم ساڵ بڕیار وایە دووبارە بکرێتەوە بۆ زیاتر دروستکردنی ئاشتی لە نێوان نەتەوە جیاوازەکانی ئێرە، لە نێوان ڕەنگە جیاوازەکانی ئێرە کە ساڵانە ئەم دیدارە جێبەجێکرێت لەلایەن ڕێکخراوی هاوکاریەوە. بواری وەرزش وەک جەنابەت پێشتر کە با ئاماژەت پێی کرد لە بواری وەرزشتا تا چەند هاوکاری وەرزش بووە بە تایبەتتر وەرزشی کچان. خۆشببختانە هەر دوێنێ وەکو خۆشتان ئاگدار بوون خولێکی فوتساڵی کچانمانە بوو بۆ سەرجەم قوتابخانە بنەڕەتەکانی سنووری پەروەردەی قەزای کفری کە بۆ ماوەی 20 بۆ 25 ڕۆژ خولەکە بەردەوام بوو و یەکەی چالاکی وەرزشی پەروەردەی کفری سەرپەرشتیە کرد و ڕێکخراوی هاوکاری سپۆنسەری تەواوی کارەکانی لە ئەستۆگرت بوو. خۆشببختانە دوێنێ خولەکە کۆتایی هاتووە، پێشتریش بەردەوام ڕێکخراوی هاوکاری یانەی کفری کردووە لە دابینکردنی کۆمەڵێک کەرەسەی پێویست بۆ یاریگای یانەکە، دابینکردنی کۆمەڵێک کەرەسەی پێویست بۆ یاریزانان و ئیدارەی یانەکەش. کاکوونە دەمێ بپرسم لە جەنابەت ئەم ناوچانە بڵین ناوچی کفری و گەرمیان وەک ناوچیەک بەرکەوتی شەڕ و پێکادان ململانەکان پێتوانێت ڕێکخراوەکانی دیکەش هاوشانی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی پێویستە کارەکانیان بێرنە ئەم ناوچانە بۆ پیکەوە لە ناوەندەکانی پارێزگاوە دوورن یاخود زیاتر شەڕ و پێکادانەکانی لە کاتی دروستبوونی شەڕ و پێکادانیش زۆرترین قوربانی لە ژن لە مناڵ دروست دەبێت. بەڵێ بەدڵنیایەوە ئێستا بە هەمان شێوە وەکو سێکتەرەکانی تر ڕێکخراوی هاوکاری بەردەوام دەستی هاوکاری درێژکردەوە بۆ کەمپی ئاوارەکان کە بەهۆی هۆکاری جەنگ و شەڕی نەگریسی داعشەوە ئاواری ناوچەکانی سنووری گەرمیان و قەزای خانەقین و دەوروبەری ئەم ناوچانە بوون. بەردەوام لە کەمپەکانە کار و چالاکی کردووە بۆ وەشیاری مناڵان، بۆ هۆشیاری ژنان و بەردەوام هاوکاری خۆراک وەکو شیر و وەکو ئەو پێداویستیانەی کە منداڵ پێویستی دابینی کردووە و کەرەسەی تری دابین کردووە. ئەمەش هۆکارە بۆ ئەوەی کە ئەم ناوچەیە وەکو ئێستا خۆشتان ئاگدارن هاوسنووری ئەو ناوچانەیە کە مەترسی داعشی لەسەرە، کە مەترسی پێکدادانی سوپای عێراق و داعشی لەسەرە بەردەوام
بەردەوام ئەو گۆڕانکاریان ڕوودا کە خەڵک ئاوارە ئێرە بێەوە ڕێکخراوی هاوکاریش لە هەموو کاتێکە هاوکاری ئەو ئاوارانە بۆ کاتنێتە ئێرە بە تایبەتیش لە کەمپەکان. کاگونەر دەچمە گوندەکانی گەرمیان تا چەند ڕێکخراوەکەی ئێوە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی تەنها بۆ کفیکاری نەکردو بکرە بۆ گوندەکانی گەرمیانیش کاری کردو لە پێناو هۆشیارکردنەوەی ژنانە یاخود لادێنشینانە و هەروەها دابینکردنی خزمەتگوزاری لە گوندەکانیش. سەبارەت بە خزمەتگوزاری دیارە بە پێی یاسا تەنها زیاتر تەرکیزی ئیشەکان لە سنتەری قەزا و ناحیەکانی ئیداری گەرمیانە، بەڵام وەکو سیمینار یاخود خولی وشیاری بەردەوام هەبووە ئێستا لە هەر بۆ ئاگداری ئێوە لە ناحیەی سەرقەڵا خەریکی پرۆژەیەکی هونەرین بۆ یادی ئەنفال کە پرۆژێکی هونەریە و لە ناحیەی ڕزگاریش کە بڕیار وایە لە ماوەی داهاتووە مۆنۆمنتێکی گەورە دروست بکرێت کە بەداخەوە لە ساڵی 2014ەوە بڕیاروا بوو حکوومەتی هەرێم تەنها بیناکە دروستکەوە دیزاینکردنی ناو دابینکردنی تەواوی پێداویستەکانی لەسەر حکوومەتی ئەڵمانیا و ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی بێت، بەڵام دیارە بۆی قێرانی داراییەوە ڕاگیراوە. هیوادارم لێرەوە دەنگمان بگاتە شوێنی مەبەست و حکوومەت هەستێ بەکاری پێویست و ئەوەشی ئەمێنێتەوە لەسەر ڕێکخراوی هاوکاری و حکوومەتی ئەڵمانیا جێبەجێ ئەکرێت. کاکونەر باسی دۆسی ئەنفالت کرد، تا چەند ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لەسەر ئاستی ئەوروپا کاری لەسەر بەجینۆساید و یاخود ناساندنی مەرگەساتی ئەنفال کردووە؟ دیارە ئەممانە زانین کارەساتی ئەنفال کارەساتێکی دڵتەزێنە، کارەساتێکە کە پێویستە ئێمە ئیشی زیاتری لەسەرکردن و ڕێکخراویش بەدەر نەبووە لەم ئەرکە بە چەندین کتێب بە چەندین نووسین لە گۆڤارەکان لە ڕۆژنامەکان لە وێبسایتەکان لە سایتە جیهانیەکان ڕۆڵی هەبووە لە ناساندنی تاوانی ئەنفال بەجینۆساید ناساندنی ئەنفال بە دەرەوە بە تایبەتریش بە ئەوروپا. دواپرسیارم لە جەنابەت هونەر فەخرەدین نوێنەی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی تا چەند میدیا کەناڵەکانی ڕاگەاندن توانوێتی ڕووماڵی ئەو کار و چالاکیانە بکات کە ئێوە ئاماژت بیکرد؟ من شایانی باسە کە پێویستە من دەستخۆشی لە ئێوە بکەم و کەناڵەکانی تریش ڕۆڵیان هەبووە بە تایبەتر ئەمە ئاماژە بکەم کە جەنابتان وەکو تیمی ڕاگەاندنی گەلی کوردستان لە سنوورەکە بەردەوام پێشمەرگە ئاسا لە خەمی گواستنەوەی ئەو خزمەتگوزاریانە بوون، لە خەمی گواستنەوەی ئەو کار و چالاکیانە بوون کە ڕێکخراوەکان یاخود لایانی پەیوەندیدار جێبەجێ کردووە. شایانی ئەوەیە کە سوپاسان بکەین. هونەر فەخرەدین خەرمانی کارتان بەرەکەت بێ، زۆر سپاس بۆ کۆی زانیارەکانت، زۆر سپاس نوێنەی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی. من دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی یەکێک لە گرنگە کارەکانی ئەوەی کە هەرە گرنگەکانی ئەو بووە توانوێتی بێلایەنە، واتە هەر پرۆژەیەک بۆ گەنجان بکات تەواوی وەرزشکاران سوودی و لێبینیوە، پرۆژەیەک بکات بۆ ناو شار هەموو خەڵکی ئیسفادەی لێ کردووە بێ جیاوازی هیچ حیزب و لایەنی سیاسیەک. ئەمە خاڵێکی گرنگی ئەو ڕێکخراوەیە کە تا ئێستا توانوێتی هەنگاوێکی باش بکات. لە هەمان کاتتا دەمەوێت من ئاماژە بە دوو کەس بکەم کە لەم ڕێکخراوە کە زۆر ڕۆیان هەبووە، هەریەک لە خاتوکارین کە بەڕەگەز ئەڵمانیە بەڵام زۆر دڵسۆزانە کاری کردو، هەروەها مامپۆڵا گەرمیانی کە مامپۆڵایش ئەتوانم بڵێم پێت وەکو چەترێک بووە لە قەیرانی داراییە باڵی بەسەر پرۆژە خزمەتگوزاریەکانە کێشاوە لەوەی بەشێکی زۆر تەکان بەرەو پێشەوە بدات و وەک خۆی نوێنەری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی هونەر فەخرەدین ئاماژەی بۆ کردکەوە داواکارەکەەوە تەواوی ڕێکخراوەکان هاوکاریەکانیان پرۆژەکانیان بێنە گەرمیان و لە ناو گەرمیانیشا بێنە قەزا دێرینەکەی کوردستان کە کفریە و ئەم پرۆژانەیشە کە لە ئێستادا لە پشتمەوە دەبینرێت بەشێکن لە کارەکانی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی کە بۆ خزمەتی گشتی ئەنجامی داوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری کفریۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ سەرجەم زانیاریەکانە، سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکەت. بەڵێ ئەزیزانی کێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆ بڕگەی ڕێنمایی تەندروستیە لەسەر بەکارهێنانی ڤیتامینەکان بۆ مناڵان. زۆر جار دایکان و باوکان دەپرسن کە لە چ کاتێکا ڤیتامینەکان بەکاربێن بۆ مناڵەکانیان وەکەی و چۆن بەکاری بهێنن. بۆ وەرگرتنی سەرجەم وەڵامەکانی ئەو پرسیارانی کە لای دایکان و باوکان دروستەوێ با پێگۆبینەری ڕێنمایەکە بین و دواترە گەڕێنەوە وڵاتە.
ڤیتامینەکان بۆ بەردەوامبوونی زیندە چالاکیەکانی لەش و بۆ بەردەوامبوونی حیات زەڕورن. ئەم ڤیتامینانە ئێمە سەرچاوی جیاجیامان هەیە بۆ وەرگرتنی ڤیتامینەکان. زۆربەی کات ڤیتامینەکان لەو خواردنانەوە وەرەگیرێت کە مناڵەکان ئەیخۆن. بۆیە مهمە هەم بۆ پێشگیریکردن لە کەمی وەزن، هەم بۆ پێشگیریکردن لە قەڵەوی زۆر خواردنەکان هەمە جۆر بن. بنمونە دوای 6 مانگ ئێمە دەستکەین بە میوەجات و میوە بدەین بە مناڵەکە و سەوزەی تیابێت لە خواردنەکانە و مادەی پرۆتینی تیابێ بێت ئەمە بێجگەل لە شیرەکە وەرەگرێت ئەم شانە شیتیابێت. ئەوەی کە ئێستا زۆر باوە لە کۆمەلگای خۆمان مەسەلەی ڤیتامین دیە. ڕاستەکەی ڤیتامین دی بەهۆی هەندێک تەفاعلات و کارلێکی کیمیاویەوە ئێمە لە خۆر ئەتوانین بە ئاسانی وەری بگرین ئەگەر خۆرەکە ڕاستەوخۆ بەر پێستمان بکەوێت. بۆ کەی ڤیتامین دی دروستە بێ ئەبێ ئەو خۆرە بە پێ ئەو لایتانەی کە تیاتی بەر پێستەکەوێت هەندێک تەفاعلات لەناو جسمان ڕۆدا ڤیتامینەکە هەندێک مادە هەیە ئەگۆڕە بۆ ڤیتامین دی کەمە نسبێکی پێویستەدا بە لەش. ئەوەی زانراوە هەموو تاکەی نزیکەی 400 وحدە بۆ 500 وحدە لە ڤیتامین دی زەڕورە کە هەی بێوەری بگرێت بۆ بەردەوامبوونی ژیانی خۆی. شیری دایک نسبێکی باش لەو ڤیتامین دیەی کە پێویستە بۆ مناڵتیانە، بەڵام ڤیتامین دیە کە لەگەڵ شیرەکە وەریەگرێت زۆر باشتر هەڵەمژێ لەگەڵ لە چاو ڤیتامین دی کە لە شیری قوتوەکانەیە. بۆیە زۆر زەڕورە ئەو دایکانەی کە شیری خۆیان ئەدەن بە مناڵەکانیان لە یەکەم ڕۆژەوە هەتا لانی کەم 3 بۆ 6 مانگی یەکەم ڕۆژانە 400 وحدە لە ڤیتامین دی بدەن بە مناڵەکانیان بە شێوەی قەترە و دواتر لەژێر ڕێنمایی دکتۆرا بەپێی ئەو فەحسانەیەکە بۆ یەکرێ. ڕاستەکەی مناڵێکی 1 ساڵی یەکەم لە فترەی 3 مانگ جارێکا پێویستە دکتۆر چەکی بکە بۆی بزانێت کە چۆنە مناڵەکە. ئەتوانەیەکێک لەو ڕێگانەی کە بۆ چەککردنی مناڵەکەیە مەسلەی ڤیتامین دی. ڤیتامین دی نسبێکی باش لە شیرە قوتوەکانە ڤیتامین دی تایە تاوان بەپێی شیرەکانیش ئەگۆڕە، پێی کۆمپانیەکان ئەگۆڕە، پێی براندبوونی شیرەکان ئەگۆڕێ، بەڵام زۆر زەڕور نییە لەگەڵ شیری قوتووە ڤیتامین دی بدرێت بە مناڵەکە مەگەر ئەوەی کە پشتینی بۆ بکرێت دەرکەوت پێ کە ڤیتامین دی مناڵەکە کەمە ئەتوانین کاتەوەکو قەترە وەریکردن. تاوان کەمی ڤیتامین دی تەسیر دەکاتە سەر ئەوەی کە ئێمە پێڵێن ئەسکەنەرمە. ئەسکەنەرمە چڕی مادەی کالسیۆم و ڤیتامینە لە ناو ئێسکاکەمە بێتەوە. ئەمە معنایوانە نەرمە، چکە زۆر جار کە دێ بۆلات و پێڵی ئەسکەنەرمە و دکتۆر ڕاوەستێ، ئەمە بۆ معنای نییە کاڵێن ئەسکەنەرمە بۆ معنای نییە کە ناتوانێت ڕاوەستێ، بەڵام تاخیربوونی دانەکان، قەبزی و چڕی ئێسقانەکان کەم بێتەوە. ئەمانە نیشانەکانی باون کە بۆ ڤیتامین دی کەمی ڤیتامین دی ڕوادات. ڤیتامین دیش و هەر ڤیتامینێکی دیکە چەندێک کەمیەکەی زەرەردا لە مناڵەکە ئەوەنەش زۆریەکەی زەرمەندە مناڵەکە زەرمەند دەبێتی. بۆیە چێککردنی 3 مانگ جارێ 4 مانگ جارە لایەن پزیشکەوە زەرورە بۆ مناڵەکان بۆی تەندروستیەکی باشیان هەیە. بە هیوای سەلامەتی و تەندروستێکی باش بۆ سەرجەم مناڵانی هەموو دنیا و کوردستان بە تایبەتی. بەڵێ خۆشەویستان لە ئێستادا فیچەرێکمان ئامادەیە لەسەر ئارام عەبدوڵڵا بانەی کە پزیشکێکە لە وڵاتی ئەڵمانیا لەسەر کار و ژیانی ئەو پزیشکە بینەری دەبین و دواتر گەڕێنە وڵاتە. سەرچاو ئەمڕۆ وەبزانم جەوەکەی زۆر خۆشە، ئەمە ماڵی خۆمانە، ئەو هەواکەی پێشەکەی زۆر خۆشە و ئەتوانین لە دەرەوە دانیشین. بەخێربێن. من نام دکتۆر ئارامە، کوڕی ئەوەی حەمەبانەیەم، موالیدی ساڵی 1963 لە سلێمانی. لە ساڵی 1970 کۆلێژی پزیشکی موسڵم تەواو کرد و ئەو بوو دوای ئەوە چەند
ساڵێک لە سلێمانی لە مووسڵ و هەروە لە قەڵاتێ وەکو دکتۆر کارم کرد و هەروە جێزانەوەی قەڵاتێشم بینی لە ساڵی 91 کە کوێت ڕزگاری بوو دوای داگیرتن و ڕزگارتنی کوێت ئەو بوو کە کۆڕەوەکەی کوردستان ڕوویە ماوەیەکی زۆر لە کامپی پەناهەندە کوردەکان لە مەریوان بەردەڕەش هەورامان کارم کرد لە پاشەوەی کە بێهیواییەکی گەورە لە ئێران دروست بوو بۆ من بڕیارەما بەرە ئەوروپا بڕۆم ئەو بوو ساڵی 92 لە دوای سەختێکی زۆر گەیشتمە ئەڵمانیا و لەوێ هەر لە سەرەتاوە هەوڵمما فێری زمانەکە بم لە ماوەی 6 هەفتەیە فێری زمانی ئەڵمانی بووم ئەوەنگە توانیم ئەڵمانی فێر بم کە بتوانم کاری پێ بکەم و لە ماوەی 19 مانگە ئەوە بوو کە هەچی شەهادەکانی ئەڵمانیایە هەمووی وەرگرتەوە چونکە کە گەیشتمە ئەڵمانیا هیچ شتێکمان بەدەستەوە نەبوو و لە زانکۆی مووسڵیش هیچ شادەیەکیان نەئێینە هەمووی وەرگرتەوە ئەوە بوو کە لە مانگی 3 دەستم کرد بە خوێنی پسپۆڕی بربڕی پشت و مێشک ئەم پسپۆڕێ بەڕاستی لە عێراق وەرم ناگەر چونکە ئەندامی پارت نەبووم پارتی سەدام نەبووم و ڕەفسیان کرد بۆردی عێراقی ڕەفسیان کردم هەچەنە پلەکانم زۆر بەرز بوو ئەو بوو لە ساڵی 2000 دوای 6 ساڵ پسپۆڕەکەم تەواو کرد ساڵێک لەوێ ئیشم کرد دوای ئەوە 5 ساڵ لە شارێکی تری ئیشم کرد لە شاری دویسبۆرگ لەوێ وەکیلی سەرۆکی بەش بووم و نسبەتێکی زۆر عملیاتم کرد لەوێ بۆی ئەوەوە لە دوای 5 ساڵ بە دوای کارێکی باشترا گەڕام ئەو بوو کە ئێستا لە شاری زێنگن لەسەر سنووری سویسرا و لەسەر ئەو دەریا گەورەکەی ئەڵمانیا گەورەترین دەریای ئەوروپایە لەوێ ئەژیم ئەوەی ساڕوم بەرەو کار ئەگەر هاوهەوا خۆش بێت بە ماتۆڕە ڕۆم چونکە ماتۆر وایەتێکی زۆر خۆشە لە وڵاتەیە ڕێگەبان زۆر باشە و هیچ کێشەی زۆر کەمیتەیە هەرچەنە هەندێک کەسەی ئاڵێن زۆر خەتەرن چۆن نەشەرگەری مێشک و ڕێی پشت چۆن ماتۆر لێ خوڕێرێ ئەو خەریکی ماتۆر لێ خوڕەکانەکە چۆن تووشی مشتیلا بن ڕاستە لەوانەیە عملیاتی هەندێ دۆسایەقی ماتۆڕانە کەم بەڵام لێرە وایەتێکی زۆر خۆشە و پەیوەندی بە نە پۆستەوە هەیە نە بە ئیشەوە نە لایانی ئابوووریەوە هەیە زۆر کەس لە وڵاتە هەیەی و سیاری خۆمان هەیە بەڵام بە ماتۆڕەکە لە هەمووی خۆشترە لە گەراجەکە 3 ماتۆڕیشمان هەیە و ئێستا بەمەیان ئەڕۆم بۆ دەوام هەموو ڕۆژێکی ڕۆم و زۆر باشێت چونکە لێرە نە شوێنی پارکەوێت نە هیچ ئەوێت و لە هیچ شوێنی غەرامە ناکرێ ئەوەی خۆشە غەرامەشی دیانێ لە وڵاتەیە کامێرەش لێوە هەر ناخوات لەبەرەوە هەر خێریتایە ئیتر ئەوە ئێستا چین بۆ دەوام زۆر گرنگە بۆ ماتۆر کە کڵاوەکە و زۆر باش بێت و هەروەها ئەو خەمسەڵە و جلەکانی بەرێکە کە بوو پارێزێت جی پاراستنی کە هەبێت چکگە لە حاڵەتی کەوتنا گەر کەوتنا ڕووبات لەوانەیە ئەو شتانە فریاو بکەون و بۆ سەلامەتی خۆت و هەروەها هیچ کێشەی نییە لە کاتی ماتۆڕە بۆ ماتۆر لێخوڕی لەو کاتەیە ئەو ئێستا ئەبێ بیبەستی تۆ بیبەستیتەوە ئەوە اینجا دەستکەشەکە لە دەستەکەی ئەمە شوێنی کارەکەمە لە ساڵی 2006ەوە لێرە سەرۆکی بەشی نەشتەرگەری بربڕی پشت و مێشکم ئەو پسپۆڕیە لە دوای لە کاتی خوێنما لە زانکۆی مووسڵ هەر لە خەیاڵما بوو بەڵام بەداخەوە لە عێراق قبولیان نەکردم لە بۆردی عێراقی چونکە ئەندامی حیزبی بەعز نەبووم و بوو لە دوای ساڵی 1990ەوە کە کوێت ڕزگار کرا تووشی کۆڕەوە گەورەکە لە کوردستان بووین یەکێ بوونەوە دکتۆرانی کە لە شاخەکان لە مەریوان لە بەردەڕەش لە هەورامان ئاگامان لە پەناهەندە کوردەکان بۆ پەناهەندەکانی خۆمان بوو لە دوای سەختیەکی زۆر کێشەیەکی زۆر ئەوە بوو ساڵە دوای ئەوە گەیشتمە ئەڵمانیا و لە ئەڵمانیاش لە سەرەتاوە هەر خۆم بە تەنیا دەستم کرد بە فێربوونی زمانەکە زمانی ئەڵمانی لە ماوەی 6 هەفتەیە فێر بووم و دوای ئەوە دەستم کرد بە کارکردن وەکو
وەکو پرستارێ لە خستەخانەیە بۆی پارە پیا بکەیت لێرە لەسەر سۆشیال نەژیت ئەو بوو 2 ساڵ دوای ئەوە دەستم کرد بە خوێنی پسپۆڕی نەشتەرگەری مێشک و بڕبڕی پشت لێرە زۆر خوێنن زۆر زەحمەتە بە تایبەتی بۆ بێگانەیەک ئەبێ زۆر لە ئەڵمانیەکان باشتربی بۆ ئەوی بەرەو پێشەوە بڕۆی لە ساڵی 2000 پسپۆڕی نەشتەرگەری مێشک و بڕبڕی پشتم وەرگرت ئەو بوو ساڵە دوای ئەوە چوون بۆ شارێکی تر لە ئەڵمانیا ناوی دویسبۆرگە لەوێ دەستم کرد بە بۆکو بڵێ پسپۆڕێک دەستم کرد بە ئیشکردن ئەو بوو 5 ساڵ لەوێ مامەوە لە دوای 5 ساڵەکە بەندێکیان لێرەوە بۆ ناردم عەقدێکیان بۆ ناردم کە لێرە بتوانم وەکو سەرۆکی بەش لێرە دەست پێ بکەم لە ساڵی 2006ەوە لێرەین ساڵی تقریبان 650 ئەمەلیاتمانە کرد لە سەرەتایە ئێستا ئەمەلیاتەکان زۆر زیای کردووە بۆ نمونە لە هەفتەی داهات پێشووە تقریبان 31 ئەمەلیاتمان کردووە دوێنێ ئاخر ئەمەلیات هی بڕبڕی پشت و مێشکمان کردووە لێرە هەموو شتێک زۆر ڕێکخراوە زۆر بێکێشەیە کەس هیچ شتێکیش ئەوە نییە شەخسی نییە کە ئیشەکەیت لێرە هەچەنە زۆر زەحمەتە ئیشکردن بەڵام کە ئەگەیت بە قۆناغی لە ژیان تا ئەتوانی هەموو ئیشێ بکەی لێرە و لێرە ئەوەیە کە خزمەتێکی زۆری خەڵکی ئەم ناوچەیەکەین و هەموو ئاگامان لە هەموو ئەمەلیاتەکانە و هەروەها هەچی بڵێ کارەساتی سیارەیە ماتۆڕە پاسکی لە هەمووی یە بۆ ئەم خستەخانەیە و ئێمە 24 سعات لێرەین و ئامادەین کە ئەو نەخۆشانە چارەسەرکەین. من زۆر پێم باشە بۆ ئەو دکتۆرە گەنجانەی کە ئێستا بەرەو ئەڵمانیایەن بەشێکی زۆریان لە ڕێی کۆمپانیەکانەوە بە یاساییەن کاتوان بۆ ماوەی ساڵێ لێرە بمێننەوە بەلای منەوە زۆر ئەوە هەنگاوێکی زۆر باشە چونکە بەوە فێری ئەتوانن هەوڵ بن فێری پزیشکی ئێرە بن لە ماوەی ساڵێکە ئەتوانن فێری زمانەکە بن واروەها تاقیکردنەوەی ئەڵمانیا وەربگرن بۆ ئەوەی بتوانن لێرە ئیشکەن من ئەو هەنگاوم زۆر بەلاوە باشە کە ئەو گەنجانە بە زووترین کات بێن فێری زمانەکە بن و هەوڵ بن هەچی پێویستیشیان بە یارمەتی بێ ئەتوانین ئێمە لە ڕێی خۆمانەوە بەپێی بتوانین یارمەتیان بین بەڵام گرنگترین شت ئەوەیە کە ئەوان خۆیان بەهێز بن بەتوانا بن و بیانەوێت لێرە بمێنەوە لە وڵاتە و فێری زمانەکە و فێری پسپۆڕێکی بن ئەمە وڵاتێکە کە هیچ جیاوازیە لەگەڵ کەسا ناکات ئەوەی پێستی ڕەشە ئەوەی زمانەکەی ئەوەی ئیسلامە ئەوەی مەسیحی ئەوەی جوولەکەی ئەوەی هەر زمانێکیت ئەوەی سنەیە یا شیعەیە لێرە هیچ جیاوازیەک نییە بە پێی یاسا لەبەرەوە هەر پێشکەوتنێک بەسەر بێنن پەیوەندی بەوەیە کە ئایا خۆتان چەند بەتوانابن هەتا بەتوانابن هەتا خۆتان ئیرادەتان بەهێز بێت ئەتوان لێرە پێشکەون لەبەرەوە من زۆر پێم خۆشە کە دکتۆرە گەنجەکانی کوردستان بەرەو ئەوروپا بە تایبەتی بەرەو ئەڵمانیا کە لێرە پزیشکی زۆر پێشکەوتووە بێن بۆ ئەوەی فێری پسپۆڕی بن و ڕۆژە لە ڕۆژان بگەڕێنەوە بۆ خزمەتی وڵاتەکەی خۆیان. لێرە خێزانێکی بەختەوەرمان هەیە 5 مناڵمان هەیە و هەروەها لە تەمەنی 22 ساڵی 19 ساڵی 11 ساڵی و لێرە وڵات ژیانێکی خۆشمان بردوێتە سەر و هەروەها لێرە ئیستقرار هەیە و خۆشی خۆی تیا هەیە و هەروەها سەختی خۆشی تیا هەیە لێرە ناسینی ئافرەت شتێکی زۆر زەحمەت نییە کە بڵێ ئافرەتی ئەڵمانی بناسی بەڵام شەریکی هاوسەرێ بۆ ژیانە بدۆزیتەوە ئەوە زۆر زەحمەتە لەبەرەوە ناسینەکە هەر لە ڕێی سوتفەوە ئەو شتانە دروستە بێ کە ئەچی بۆ کۆبوونەوەیەک یا دانیشتنەیە لەو ڕێگەیەوە هەروە یەکتریمان ناسی خێزانەکەم یەکێک لە ئەندامەکانی کە لە وەزارەتی ئاوەدانی ئەڵمانیا کاریە کرد لەگەڵ وەزیری ئاوەدانی ئەڵمانیایە و بەهۆی ئەوە
کە کۆبوونەوەیشان لەسەر کوردستان وەروەها وەزیری ئاودانی ئەڵمانیا کە لە کامپەلا پەناهندەکانی کوردستانە زۆر ئیشێ کرد بۆی ئەوە من ئەوم ناسی لەبەرەوە هەر لە سەرەتاوە ئەم ئاگای لە مەسلەی کوردستان بۆ و زۆر پەیوەندی بە مەسلەی کوردستانەوە هەیە بۆیە زۆر گرنگیشە بەلامانەوە کە ئەو خۆی تۆزێ باسی کوردستانتان بۆ بکە بەروەها سەفەرەکانمان Wir organisieren gerade eine Reise nach Kurdistan, weil es uns sehr wichtig ist, dass die Menschen hier in Deutschland Kurdistan kennenlernen. Leider ist es meistens so, dass man nur sieht, dass das quasi der arabische Raum ist. زۆربەی ئەڵمانەکان زانیاریان لەسەر کوردستان نییە و ئەزانن کوردستان بەشێکە لە وڵاتانی عەرەب نازانن کوردستان خاوەنی کولتور و مێژووی ڕۆشنبیری و تایبەت بە خۆیانن. ئێمە سەردانی کوردستانمان کرد چوینە مەزاری هەڵەبجەی شەهید خەڵکەکەی زۆر باشن خواردنەکانیان زۆر خۆشە وڵاتێکی زۆر جیاواز و خۆشیان هەیە. هەر لە سەرەتای هاتمەوە بۆ ئەڵمانیا بە تەمای ئەوە بووم کە کتێبێ بنووسم لەسەر ئەو ڕووداوانەی لە کوردستانی عێراق لە ساڵی 1984ەوە بۆ 1992 بنووسم چونکە بەڕای من جیهان ئەبێ بزانێت کە چی لە کوردستان ڕوویاوە چێ کارەساتێ لە کوردستان ڕوویاوە وەروەها لە ڕێی کوردێکەوە کە ئەو شتە نووسراوە وهروها لەبەرەوە لە ساڵی 1970 دەستم کرد بە نووسینی کتێبەکە ناوی جیهان منی لەبیر چوو کتێبەکە بە ئەڵمانی نووسید جاتوانن خۆتان تەسەوری کە زۆر زەحمەتە یعنی کە کوردێک ئەڵمانی زمانێک کتێبێکی ئەدەبیات بنووسێت ئەتوانم بڵێم 1000 سەعاتی پێچوو و زیاتر لە 10 ساڵ هەتا ئەو کتێبە گەیشتە ئەوەی کە بتوانرێت بڵاو بکرێتەوە سەرەڕای ئەوەش 10 ساڵێکەی پێچوو کە هەموو ڕووداوەکان بە شێوەیەکی ڕاستی بنووسرێت و ئەو بوو لە ساڵی 2017 ئەو کتێبە بە ئەڵمانی لە ئەڵمانیا چاپ کرا ئەنجا لەوانەیە خوێنەری کورد پرسێ بڵێ ئەو کتێبە کە بە ئەڵمانی نووسی چۆن بۆچی نەکراوە بە کوردی یەکەم زمانی ئەدەبیاتی کوردیم زۆر بەهێز نییە دووەم کاتی ئەوەشم نییە لەبەرەوە پرسیارم کرد لە پیشانگای کتێبی فرانکفۆرت کە لەوێ هەندێک کوردی دڵسۆز بە مەسرەفی خۆیان و هەروەها بە مەسرەفی خۆیان و بە هەوڵی خۆیان کتێبی کوردیان هێنابوو لە فرانکفۆردایان نابوو ئەو بوو کە لە ناوی کاک عەبدولمۆمین دەشتیان پێوتم لە هەولێر ئەویش بە دڵسۆزێکی زۆرەوە لەبەرەوەی ئەڵمانەکەی زۆر بەهێزە و کوردەکەشی کوردی ئەدەبیاتە ئەم کتێبەی بۆ کردم بە کوردی و ئێستا ئەو کتێبە زیاتر و ئەچێ بۆ ساڵێ لە کوردستان بڵاو کراوەتەوە بەڕای من ئەمە وەکو بڵێ شایەتی سەردەمە ئەم کتێبە چونکە باسی ڕووداوەکانی کوردستانەکە لە ڕێوچوونی منەوە بەڵام هەر کەسێ ئەو کتێبە بخوێنێتەوە ئەزانێت کە ئەم ڕووداوانە بەسەر هەموو کەسێکە هاتووە ئەوە نییە کە بڵێ من باسی کەسایەتی خۆمەکەمتیایە هەرچەنە من بڵێ تەنها گرنگترین کەسم کە لە کتێبەکە باسیەکات چونکە پێویستە بە یەکێکەیە کە باسی کات لەبەرەوە بەڵام باسی هەندێک ڕووداوەکە کە لەوانەیە مێژووناسی کوردستان خۆی دوور بێ لێەوەی چونکە زۆر ڕاستی و وەسایەقی تیا هەیە کە باسی بارودۆخکاکە ئەو سیستەمە گەورەی کە لە کوردستان کرا بۆ نمونە کیمیابارانی هەڵەبجە لە ڕێوچوونی منەوە وەروەها گواستنەوەی قەڵاتجێ کە خۆم لە ناوەڕاستیا بووم هەندێ ڕاستی هەیە لەو مەسەلەیە کە زۆر کەس ئاگای لێ نییە و هەروەها لە شاخەکان چی ڕوویە کە لە کۆڕەوەکە چی ڕوویە وەکو دکتۆرێ چی ئەەکەی لەوێ ئایا چۆن لاجیەکان بەرامبەر سیرەکەنی هەروە ڕفتاری ئێران بەرامبەر کورد یا بەرامبەر من بەڵام لە هەمان کاتە بەرامبەر ئەو کارە ساتە کە چۆن یارمەتیان نای لەبەرەوە بۆ هەموو کەسێکە بۆ گەنج بۆ پیر بۆ مناڵ تەنها زۆر کەس لە ئەڵمانیا ئەم کتێبەی خوێنێتەوە ئەوەی کە لە ئەڵمانیەکە پیان ئەڵێن هەندێک شت فێر بووین کە بە حیاتی نەمانەزانی کە کوردستان هەیە و هەروەها ئەو ڕووداوانەی لەسەر کوردستان ڕوویاوە ئەو ڕووداوانە لە کوردستان ڕوویاوە شتێکە کە بەرامبەر لە بارودۆخێکا ڕوویاوە کە کەس تەسەوری ناکات لە ئەوروپایە
کەس لێرە نێزانی کە میلەتی کورد ئەوە زوڵمی لێکراوە ستەمی لێکراوە ئەوەی سەژنەکەمەوە هەر وە خواردنی کوردی کردووە بۆی نەڵنشنی ئەڵمانی خواردنی کوردی نازانێت هەموو ێزانێت هەتا فێری یافراخی بووە. بەڵێ خۆشەویستان لێرە داهاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بە یارمەتی هاوکاران تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەینەوە با پرۆگرامێکی نوێەوە هینەوە خزمەتیەوەی ئازیز سەرشاد و ئاسوودە من خواتان لەگەڵ.